سلااوان لێبێت لە بەرنمەیەکی تری ئەکس لەگەڵتان دەبم. بینیتان چی لە سووریا ڕوویدا؟ ئایا ڕۆژئاوای کوردستان بەرەو کوێ؟ دەگوترێت دەبێ بەرپرسانی ڕۆژئاوای کوردستان خۆیان لە پەکەکە جیا بکەنەوە بۆ ئەوی بتوانن ناوچەکانی خۆیان بپارێزن. ئیدی پرسیارە هەرە گرنگەکە داهاتویان بەرەو کوێیە و دەگوترێت مەترسی لەسەر عێراقیش هەیە. ئایا ئەو مەترسێت چیە لەسەر عێراق؟ ئەم بابەتانە گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز سەرۆقادر سەرۆکی ئینستیتیوتی توێژینەوە و گەشەپێدانی کوردستان. کاک سەرۆ بەخێر بێ. زۆر سوپاس. سەرەتا لە ڕۆژئاوای کوردستانەوە دەست پێ دەکەین، دواتر دێنە سەر مەترسیانەی لەسەر عێراقن. هەر دەگوترێت دەبێت بەرپرسانی ڕۆژئاوای کوردستان خۆیان لە پەکەکە جیا بکەنەوە بۆی ناوچەکەیان پارێزراو بێت. بەڵام ئەو جیاکردنەوە چۆن بێت؟ چۆن ئەتوان خۆیان لە پەکەکە جیا بکەنەوە؟ پێدا بە هەموو ئەو ناوانەی کە هەیەی لوبی حەزبەکەی کە هەموو ناوەکانیێتێکی یەپەژە و قەسەد و ئەوانە بەڕێوەت بە حەزبێکە بە ناوی پێدا کە لەقی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەیە کە لە قەندیل جێگیرە سەرکردایەتەکەی و کێشەی سەرەکی ئەگەر لە ڕووی بەرەنگار و بەرەنگاربوونی عسکەریەوە لەگەڵ تورکیا هەیە. باشە. و بەشێکی گرنگی ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانە. ڕۆژئاوای کوردستان دەبێ سەرکردەکانی ئەویان لەبەر چاو بێ کە لە چ جغرافیایەکی سیاسیدا دەژیان، هەڕەشە و دەرفەتەکانیان چین. ڕۆژئاوای کوردستان ئێستا درێژترین سنووری لەگەڵ تورکایە کە تاریخی هەیە لە ئینکارکردنی گەلی کورد و لە قەمعکردنی. تورکایە کە مهندسی لۆزانە، مهندسی بەتەنێنیە بەڵام مهندسی سەرەکی لۆزانە. و سیاسەتی تورکیای عسکەری و سیاسی هەموو ڕۆژێ دووبارە دەبێتەوە لەسەر زمانی عسکەریەکان و سەرکردەکانی دەوڵەتیشیان تا ڕێی جمهور ئەوەیە کە تاوەکو ئەوان نەگەنە قەناعەت کە لە ڕۆژئاوای کوردستان پەکەکە نییە کە فەرمانڕەوایی دەکا ڕاناوەستن و چیان لە دەستبێت لە ڕووی عسکەریەوە دەیکەن بەڵام چۆن جیا ببنەوە؟ پرسیارەکە لەوەیە زۆربەی سەرکردەکانیان هی پەکەکەن ئایا ئەمانە دەرکەن لە نێو خۆیان؟ بەڵێ دەرفەتی دیکەش لە بەردەمی ڕۆژاوا هەیەوەی کە گۆڕانکاریەک لە دێمە سەر پرسیاری جەنابەت گۆڕانکاریەک لە مەرکەز ڕووی داوە کە ڕژێمێکی نوێی لاواز کە هیچ پەڕووباڵی نییە جارێ لەسەر کارە و لەژێر فشاری نێودەوڵەتی و ناوخۆیە کە دەبێ ڕێزی پێکاتەکان و بڕیاری گەل بگرێت لە لایەکی دیکەوە دەوڵەتی ئیسرائیلەکە هاتووە 10 کیلۆمەتر لەگەڵ دیمەشق فاصلەی هەیە واتە بەراوردی کەین وەکو شاوەیس و سەیتەرەی شاوەیس و هەولێرە. باشە. کە شەوانە و ڕۆژانە لە مرکزەکانی عسکەری سووریا دەدات لایەکی دیکەی ئوردونە کە بەرامبەر بە کێشەی کورد وێ ناچی هیچ حساسیەتێکی هەبێ بەشەکەی تری هەرێمی کوردستان و یان عێراقا کە لە هەموو حاڵتێکدا پشتیوانی ڕۆژاوا دەبن. باشە. دەرفەت لە بەردەمی سەرکردەکانی ڕۆژاوا یەکجار زۆرە کە هەڕەشە سەرەکیەکە کۆتایی پێبێنن لە کاتێکا کە کۆمەلگای نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکاش پشتیوانیانە بەڵام پشتیوانیەکی بێقەید و شەرت نییە. زۆر جار مەسیری میلەتان دەفەوتێ لە نەتیجەی هەڵەیەکی هی سەرەتانی کە لەوانەیە بە حەجم یان بە ژمارە 100-20 بێ بەڵام قومبەلەیەکی بەهێزە ئەگەر چارەسەر نەکرێ تەقینەوەکەی مەسیری میلەتە دەگۆڕێ. چۆن بەرژەوەندی کەسی پرسیت چۆن دەکرێت بگۆڕدرێ لە سیاست بەگشتی لەو زمانی ئێمەدا وەکو علمێک زۆر پێشکەوتووە. سەرکردەکان دەبێ حەدی متەوەسطی سیاست بزانن و سیاست بریتیە بە دەرەجەی یەک لە ڕابەریکردنی وڵات، پاراستنی وڵات و دابینکردنی دەرفەتی پێشکەوتنی وڵات و دابینکردنی میکانیزمی سەروەری ڕایگشتی یان میلی ناو وڵاتەکە. باشە. پەیەدا چۆن ناتوانێت لەگە پەکە کە پەیوەندی خۆی قەتەکە لە تەجربەی جیهانی سیاستدا و لە تەجربەی نێودەوڵەتیدا دەوڵەتانیان ئەو حیزبانی کەوا ڕابطەی خۆیان لەگەڵ هەندێک دەوڵەت و حەزبی دیکەی کە جارێ نامەطلوبن بۆ قەزیەیەکی دیاریکرا و قەتع کردووە ڕێوشوێن و قاعدەی خۆی هەیە. و کاتێکە ئەمریکا و ئەوروپا و هەرێمی کوردستان و
و لەوانەیە حزبەکانی ناو کوردستانی سووریاش هەمویان دەڵێن دەبێت و ئەو سیاسەتە بگۆڕی پێشنیار بۆ جۆری گۆڕین هەیە بەڵام پرسیارەکە لەوانەیە لە شوێنێکی دیکە بێ ئەوژەوەیە سەرکردەکانی بابەتڕ میوانێکم هەبوو دەیگوت پەکەکە خوێنی ڕشتووە لە ڕۆژاوای کوردستان چۆن نەکشێتەوە ئەجا تۆ ئەمەیان پەکەکە نییە کە لەوێ بڕیارەدات ئەگەر بکشێتەوە یان ئەو پەیەدەیە ئایا پەیەدا وەکو حزبێکی سەرکردە لە کوردستانی سووریا بڕیارەدایان نادات ئایا سیاست و شۆڕژگەری بەلای ئەوەوە ئایدۆلۆژیایەکە کە ئامادەیە وڵات لە پێناوی ئایدۆلۆژیادا وێران بکات میلەت کە لە 3 میلیۆن زیاتر لە میلیۆن نیوێکی لە دەرەوەی کوردستان و میلیۆن نیوەک لەوێ ماون کە زیندانەکانیشی زیندانی پان و بەرین لە لاوانی کورد و دوێنێ گوێمان لە غەزنەوی بوونی کەچی دەوت کەواتە لەبەر ئەمانە لە بەردەمی فشار و مەطلبی هی گۆڕاندانە دەستەی تحریری شام چۆن ئەڵێن ئێمە خۆمان لە قاعیدە و لە داعش دابڕیوە دێن باسی ئەەکەن ئەگەر لیان پەرسی بۆ داتانبڕێەوە دێن باسی بواری فکری دەکەن ئەگەر ڕازگۆ بن زۆر شتیان بڕیوە بۆیە ئێستا قبول ڕازگۆنین دێنە سەر ئەوەش پەیەدەش ئەگەر بیەوێ ئایدۆلۆژیانە بڕیار نەدات و پەکەکە ئەگەر بیەوێ پەکەکەش ئەگەر بیەوێ هاوکاری پارچەیەکی دیکەی کوردستان بکەێستا لە خەتەردایە دەبێ بڕیاری سیاسی و ئیرادەی بڕیاردان بگێڕنەوە بۆ بزوتنەوەی سیاسی لەوەیە کە پەیەدە و حزبەکانی دیکەن بەیەکەوە بڕیار بدەن و بەیەکەوە بڕیاردۆژی ڕێگەیان پێدەدات ئەگە ئایدۆلۆژیا ڕێگەیدا ماڵی کوردی سووریا وێران دەبێت هەروەکو چۆن لە 2015 ماڵی کوردی باکوور وێران بوو لە نەتیجەی شاری خەندەق بەڵام لە دوانشتی ئەردۆغان هەیە دەڵێت یان دەبێت چەک دابنێن یان دەیان نێژین لەوێ کەنعان ئێڤرنیش دەیگوت کەنعان ئێڤرنیش لە ساڵی 92 بەولاوە دەیگوت لێم گەڕن بچم لە سەری ڕژ بەدە بابە بیانگرم بیاهێنم لە ئەنکەرە لە سجنیان کەم بەڵام نەیتوانی تورکیا ڕەشن بەس لە تورکیا هەر کاتێک بەرژەوەندەکانی دابێن بکرێ و ئەو حساسەتی کە بەرامبەر بە پەیەدە هەیەی بە زەمانەتی نێو دەوڵەتی شەرح و فەسڵ بکرێ ناتوانێت لە حدود تێپەڕێ ئێستا کە لە حدود تێپەڕیوە بەشێکی ئەو بارودۆخی سووریایە بەشێکی دیکەی ئەو سیاسەتی هەڵەی دوژمن بەخۆوەرکردنی پەیەدەیە کە لە کوردستانی سووریا پەیڕەوی دەکەن کاکسەرۆ ئەو قسانەی کە دەیکەیت وەکو کەسێکی پارتی ئەم قسەیە ئەەکەی بۆ ڕۆژ ئاوای کوردستان یان لەسەر واقعەکە ئەو هەیە هەموو ئەوەمان نەزانین پەیوەندی نێوان پارتی دموکراتی کوردستان و پەکەکە بەو شەوێ باش نییە بەو شێوێ باش نییە و تاریخێک بۆ ئەو نەباشیش هەیە بەڵام ئەمە ئێستا من باسی دەکەم ئەمە ئێستا من باسی دەکەم ئەمریکا فەڕەنسیەکان ئەڵمانەکان و شخصیاتی زانا و کوردۆستی غیرە کوردی ناو سووریاش هەمویان ئەو پێشنیارە بە پەیەداکەن چونکە وجودی پەیەدا وجودی پەکەکە هەڕەشەی سەرێکشێ بۆ مانەوەی ڕۆژاوای کوردستان ئەگەر لە ساڵی 2011 تاوەکو ئێستاکە مەجای جۆرێک لە مانەوە و پێکەڵ پرژان بوو بێ ئێستا دەوڵەتی سووریا گۆڕا ئێستا بارودۆخەکە تەواو وەرگەڕاوە و ئێستا زمانی یەکلاکردنەوەی سیراعەکان لە ناو سووریا بۆیە جاریوە هەیە کێشەکان سیراعەکان بە ناحەق یەکلا دەکرێنەوە هەروەکو چۆن لە شەڕی جیهانی دووەمدا میلەتی کورد ئیهمال کرا دێتەوە هیوادارم وای لێنێتەوە ئاسان نیە ئێستا دنیا پشتیوانی ئێمەیە ئێستا کێشەکە لە سەرکردەکانی کوردایە خۆیان بڵێ نەزانی سەرکردەکانی کووردە باشاڵێن ئەم بارودۆخی کە ئێستا لە سووریا ڕوودەدات دێت بۆ عێراقیش دێت یاخود نا دواتر دێنە سەر مەترسیەکان ئەوەی کە لە سووریا ڕوویداوە تێکشکانی جەبهەیەکی گەورەیە کە لە رووسیا سووریا ئێران پێک دێەوەی کە پێی دەگوترێ زیاتر لە هیلالی شیعی ئەم تێکشکانە ئەنجا پاشخانی دیکەی هەیە دوای شەڕی غەزا ئیسرائیل و ئەمریکا بە شێوەی سەرەکی کە پشت ئەوروپا و
جیهانی پێشکەوتش لە پشتیانە شعارەکەیمان لەبیرەکەوتیان ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕین معادلەکە دەگۆڕین ئەگەر نا ژیان بەردەوام لە ساڵی 2006 کۆندۆلیزا ڕایس لە سەردانەکانی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست باسی لە گۆڕینی معادلەی حکومڕانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرد بەوەی کەوا ئەبێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ دروست بێ کە دوایی بەهاری عەرەبی و ئەوەی کە پێی دەوترا فەوزای خەلاق لە تونس و لە میسر و لەوانە بەربوو شێوەیەکی لەو بابەتەیە کە لە سووریاش بەربوو ئێمە خۆ هەمومان هەم لە شۆڕشدا بووین هەم لە سیاسەتدا هەین ڕوخانی ئەسەد و بە شایلۆغان هەیئەی تەحریری شام لە ئیدلیبەوە چوو بۆ دیمەشق هەروە بە ئاسانی نییە ڕێگەیان بۆ چۆڵ کرا کەس مەقاومەی نەکرد و میلەتیش پێشوازی نەکردم تۆ ڤیددیۆکان لە ئیدلیبەوە تەماشاکە کە داخلی شارەکان دەبن لە هیچ شارێک هزار کەس پێشوازیان ناکات میلەت لە ماڵی خۆی دانیشتووە هێزێکی میلیشیاییە کە ئیتیفاقێکی دەولی و منطقەیی یان هەرێمی لەسەر کراوە کە لێیان گەڕن و هاوکاری بکرن بۆی کە بچن ئەم وەزعە یەکلاکەنەوە باشە مە دێنە سەر عێراق دێنێ عێراق لەوەوەیە ئەگەر ئەو کێشەیە کە پەیەدە و پەکەکە هەیەە شیعی عێراقیش لەگەڵ ئێران و موقعی ئێران و ئەسەد لە سووریا هەیەە ئەگەر شیعی عێراق حەشتی شعبی و حیزبەکان لە هاوکاریکردنی ئێران بۆ بەردەوامی لە نێو سووریا بەردەوام بن با تەخمینی ئێمە نەبێ خودی ئیسرائیل و ئەمریکاڵێن لیانە دەین لە چێ ئەدەن لە حەشتی شعبی و لەو مەرکەزانە دەبێ بدرێ کە ئەوان پێیان وایە لە دژی ئەگەر بە خوێنیش بێ جا ئێمە بە خوێن لە لوبنان بینیمان بە خوێن لە غەزەش بینیمان وا خەریکین بە خوێن لە سەنعا و لە یەمەن بەگشتیش دەیبینین بە خوێن یەکلا ئەبێتەوە ئەوەی کە ئێستا هەیە قۆناغی نوێی شەڕا ئەگاتە خوێن کە ئێستا ئەوانەی سەرۆقادرەگاتە خوێن ئەوانەی کە باسم کردن هەمویان لە خوێندا غەرق بوون بۆ عێراقڵم ئەوەی کە دەیبینین ئەگەر ئەنجام نەدرێ ینی هەڕەشەکە بەردەوام دەبێ و ئێستا ئەمریکا و ئیسرائیل بە حدێک بەهێزن لە هیچ شوێنێک سڵ ناکەنەوە بۆیە بڵێ من پێم وایە ئەو هەڕەشانی ئەوان ئەکرێ ئەمە هەر ئێستا ناوی هەندێک لە سەرکردەی حەشتە بچین با ناونێنم بۆی کە نەکە ڕاست نەبێت کە ئەڵێن لێدراون و نەماون بەڵام دەنگ ناکەن ینی شتیوا لە سوسیال میدیا ئابیستین و لە دەم بەدەمیش دەبیستین بۆیە ئەگەر عێراقیەکان لە بەرژەوەندی عێراق و لە بەرژەوەندی کەمتر کوژرانی هاوڵاتیانی عێراقی لە ناو حەشتی شعبی بڕیار نەدەن چارەنووسیان لە چارەنووسی حیزب الله باشتر نابێت هەرێمی کوردستان پارێزراوە بێت هەرێمی کوردستان پارێزراوە بێت چونکە هەرێمی کوردستان سیاستێکی منطقیانەی واقعیانەی هەیە بەرامبەر بە هەموو ئەو ڕووداوەکان بێکەم و کوڕینی و سیاستە بەڵام خۆمان تێگەیشتوین مەبەستم لە هەردوو حزبی سەرەکیەکێتی و پارتی باشە بۆ مەسەلەی پێکێنانی حکوومەت و ئەمانە دەبێت تێگەیشتنی تێگەیشتن هەردوو لا تێدەگەن بەڵام ئایا بەرژەوەندیەکانی حزبی و ئەمانە وەلائانێن و ڕێگە بکەێنانی حکوومەت و ئەمانە کەم و کوڕیە لە هەرێمی کوردستان زۆر کەم و کوڕی هەیە بەڵام بەگشتی سیاسەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە ئێران سیاستێکی واقعبینانەوە خۆپاراستنە لەگەڵ تورکیا سیاستێکی پاراستنی بەرژەوەندی اقتصادی و دەواازە بەرەو ئەوروپا و لە عینی کات خۆپاراستنە لە شار لەگەڵ عێراق هەروە ئەوە سیاستێکی باشە لەگە پەکەکە هەروە و لەگەڵ پێدە هەروە یعنی هەرێمی کوردستان خۆی لە شەر پاراستەوە هەرچەند شەڕی تورکیا و پەکەکە بە بێ ئیرادەی هەرێمی کوردستان داخلی منطقە چیایەکانی هەرێمی کوردستان بووە کە هیچ ئیرادەی هەرێمی کوردستانی لەسەر نییە بڵێ سلێمانی بەوەی کە لە حسابەکرێ لە تەیفی سیاسەتی ئێرانی ئێستا وەک لەگەڵ حەشتی شعبی دەکەوێتە ژێر فشار کە بەڵام دەبێت چاوەڕێ بین کە ئەم فشارە چۆنە بێ بەڵام بڵێ ئەو سیاستە بتوانێت بەردەوام بێ نا پاشەکشێکردنی بە ئێران تەنیا حەشتی شعبی نابێت پاشەکشە لە هەموو بوارەکان لەناو عێراقدا لە کوردستان و لە عێراقدا بە ئەو حزب و لایەنانە دەکرێت کە یارمەتی سیاسەتی ئێرانی لە ڕێی عسکەری و ئەمنیەوە دەدەن
ئەوە پەیوەندی بە هەرێمی کوردستان ئێرانیش ئاسان بە ئاسانی بێدەنگ نەبێ. ئەنجا ئەوە دەمێنێتەوە ئێران چەند تااقەتی ماوە کاکە. ئێران ئێستا وەکو ئەو ئیمپراتۆریانەیە کە لە نەتیجەی شەڕێکی دوورەدەردا دەشکێن و پاشەکشە دەکەن بۆ ناو وڵاتی خۆیان و لە ناو وڵاتیشدا اقتصاد و کۆمەلگایان تێکشکاوە دەژی رووسیا بەلەوانە ناکرێت. رووسیا بۆ خۆی پێویستی بە درۆنی ئێرانی هەبوو تا لە شەر بەردەوام بێ. رووسیا لە لاوازی لە سووریا پاشەکشەی کرد. رووسیا لەوە لاوااسترە ئێستا بەغەیری ئەو شەڕێکە لە ئۆکرانیا دەیکات لە هیچ شوێنێکی دیکە بتوانێت جەبهە بکاتەوە. رووسیا ناتوانێت پێویستەکانی خۆی دابین بکات. رووسیا لەم هەموو دانیشتوانی وڵاتی خۆی سەربازی کۆریای باکووری دێنێ. نەدام هێندە شوێنی تر با من ناوی بەهاڵێنێن کەواتە دیارە وەزعی خراپە. وەزی خراپە. ئێرانمان ئەم ڕووداوە لە عێراق ڕوویدا ئەوەی کە وتت بە خوێن کۆتایی لە ئەگەر بە خوێن بێتن دی کۆتاییان پێدێت. کورد هاوشێوەی 2023 بچێت عێراقێکی نوێ دروستکاتەوە. کورد هیچ چارەی نییە تا ئەو کاتێک کۆمەلگای نێودەوڵەتی بڕیار نەدا سەربەخۆ بێت. تەجربەی ڕفراندۆم پێمان دەڵێ لەگەڵ ئەوەی هەمیشە دەبێت لە گفتوگۆکانی سەرکردە سیاسەکانی کوردستان ئەوە بێکە دەرفەتێک بڕاخسێ بۆ ئەوەی سەربەخۆی بەدەستبێنین بەڵام نابێ ڕیسکە بە هیچ شێوەیەک. چونکە ئێمە هەموو کوردستان لەدەست هەرێمی کوردستاندا بوو کە لە 2017 لە ڕێفراندۆمێکی تەواو شەفاف و دیموکراتیانەدا کورد بڕیاری خۆیدا بەڵام کۆمەلگای نێودەوڵەتی هاوکاری عێراقی کرد کە تێکمان بشکێنن وەسەرنجام وەکو حکوومەتێکی تێکشکاو لە ڕووی عسکەریەوە تەعاملیان لەگە هەرێمی کوردستان کرد. دەسەڵاتی سونەمان بینی دەسەڵاتی شیعەشمان بینی. بڵێ ئەوە پەیوەندی بە شیعە و سونەوە نییە. لە ساڵی 2017 شیعە و سونە ئەمە چی؟ شیعە و سونە لە 2017 نیان ئەتوانی پێش بە کورد بگرن لەسەر بەخۆی ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی بڕیاری هەبایە بۆی احترامی ئیرادەی میلەتی کورد بگرێت. مەوزوعێکی دیکەیە ئەمەیان دەبێ زۆر زانایانە و بە هەڵێنجانی تەجربە و عاقڵانە سەرکردەکانی ئێمە و ناوەندەکانی فکری وڵاتی ئێمە لەگەڵ دنیا خەریک بن تاوەکو پێشی هەر شەڕێک زەمینە خۆش بکرێ بۆ ئەوەی نەتەوە یەکگرتوەکان بەهێزەکانی ناو نەتەوە یەکگرتوەکان وەکو هەموو شوێنێکی تر احترامی ئیرادەی کورد بگرن ئەگەر ویستی جابێتەوە. ئەوە بە ڕیسک ناکرێت بۆیە هەر گۆڕانێک لە عێراقدا دروست ببێ ئەگەر بڕیارێک نەبێ کورجیا بێتەوە و بڕیارێکە دەبێت بڕیارێکی نێودەوڵەتی بێ بە هیچ شێوەیەک ئێمە بیر لەوە نەکەینەوەکە بەڵام مووقعی هەرێمی کوردستان بەهێز دەبێت. هەرێمی کوردستان ئەتوانێت عێراق بەڕێوە بەرێ. هەرێمی کوردستان توانێت لە ڕووی عسکەریەوە دەوری جیهادیا بگێڕێت چونکە مستەقرە هەروەکو چۆن لە کاتی داعش و ڕوخانی بەعزدا دەورێکی زۆری گۆڕانکاری لە عێراق ڕوو بدات بۆ نمونە ئەوەی کە لە سووریا ڕوویدا بگوازرێتەوە بۆ ناوچە سونیەکان لە عێراقدا. ئەو زۆر باس هەیە هەندێک کێشە هەیە کەەوە قەپاغێکی پۆڵاینی بەسەردا دراوە لە ژێرەوە بە زەختێکی زۆرەوە دانێ قەپاغەکە فڕدان یەک لەوان سونیەکانی عێراقن. اینجا وەکو باسمان کرد حشتی شعبی و حزبە سیاسیەکانی شیعیکە لە ڕووی ئایدۆلۆژیەوە وابەستەی بە ئێرانن. ئەم دوانە هەردووچان بە شێوەی دژ بە یەک دەرفەتیان بۆ بەرەخسێ جموجۆڵی خۆیان دەکەن. دەمێنێتەوە سونەی عێراق چی ماوە لە توانایی سیاسی تا بتوانێت حرەکە بکە ئەمەشان جێی باسە چونکە لە ڕووداوی داعش و مووسڵ بە تەختیت شارەکانی سونیان تێکارەی سونەی عێراقن هەموو ئاوارە کرد و بنیە تەختیان نەهێشتن و سەرکردەکانیان تقریبا نیان هێش سەرکردیان تیا دروست بوون. ئێستا یەکێک لەو فەراغانەی کە سونەی عێراق تیاژێ هیچ سەرکردەیەکیان نییە خودی سونیەکانی عەرەب گوێ بۆ بگرن. بۆیە مەجبورن خۆیان هەڵواسن بە هەرێمی کوردستانەوە. لەم ڕووداواندا احتیمالی زۆر هەیە هەرێمی کوردستان نوێنەرایەتی و سەرکردایەتی سونەی عێراقیشی لەلا بێت بەعملی لەلایەتی سبەنی هەرەشان فەراغ دروست بێت لە نەتیجێ ئەو گۆڕانکارانی کە تۆڵێ کە فەراغ دروست بێت لە ناوچە سونیەکاندا کێ ئەیان پارێزێ بەبێ هەرێمی کوردستان بیان پارێزێ لە ڕووی عمقی استراتیژی ئێمەشەوە بۆ پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان حەق خۆمانەکە هەرێمی کوردستان تەدەخلی ئەو شوێنانە بکاکە کە ڕوودەدات لە بەرژەوەندی پارتی و هەرێمی کوردستانە کەواتە ڕاستە بەرژەوەندی حیزبی زۆر گرنگ نییە هەرێمی کوردستان گرنگە و چه حزب و سەرکردەیەک سیاستێکی واقعیانە و زانایانەی هەبێ بە تاکید لە نێو میلەتی خۆی
ڕەئی و پەسەندی زیاترە بێ بەڵام ئەوەی کە دەیباتەوە وڵاتە دەبێت ئێمە لەسەر بەرژەوەندی وڵات بیر بکەینەوە و دەبێت واقعیانە بێ دابەشبوون هەیە ئێستا یەکێک لەو شتانەی کە تۆ باس کردم من پێیان نەگەشتم بڵێم من وتم سیاستی هەرێمی کوردستان سیاستێکی واقعبینانەیە بەڵام لە ناوخۆدا ئێستا ئێمە کێشەمان هەیە کە پێویستە بە خێرایی یەکلا بکەوە ئەوش پێکێنانی کابینەیەکە لە دوای ئەو انتخاباتێکەوە کراوە و دەستپێکردنی کاری پەرلەمانی کوردستانیە و گەڕانەوەی شەرعەتی بەهێزە بۆ هەرێمی کوردستان بۆ دامودزگەکانی سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و پەرلەمانجی ئەگەر هەبێن تعبیر لە ئیرادەی میلەتی کورد دەکات و ئەوە بۆ ئەو دەوڵەتانی معاملەمان لەگەڵ دەکەن بۆ ئەو خطابێکەوە هەرێمی کوردستان بەرامبەر بە دنیا دەیبێت بەرامبەر بە جیرانەکانی دەیبێت زۆر پێویستە ئەساسیە هیچ دەوڵەتێک هیچ حەزبێک ئەگەر هێزی عسکەریشی هەبێ ناتوانێت تەواو بە ئامانجەکانی بکە ئەگەر شەرعیەتێکی باش سەرۆقادر چێ مەرجعی سوننەیە لە عێراق هیچ کەس مەرجعی سوننە نییە هیچ کەسێک لە پەرتو بڵاویدا دەژێن من پێم وتی یەکێک لە بەڵام گوتت کورد سەرکردایەتیان ناکات احتیمالات ئەوە ینی ئەگەرە ئەی کێ بیانکە سوننە ئێستا لەژێر پەلاماری شیعەدانە بە ئاشکرا مزگەوتەکانیان دەکەن بە حوسێنیە شارەکانیان لێ تەختکردن و ئێستا حەشتیان لێ دروست دەکەن و دینیان پێدەگۆڕن مەزهەبیان پێدەگۆڕن و ئەگە کەسێکیان لە ناودا دروست بێت دەری دەپەڕێنیان دەیگرن ئێستا زیندانی سیاسی لە عێراق تەنیا سوننە لە زیندانەکانی شیعەدانە کەواتە هیچ متمانەیەک لە بینی شیعە و سوننە لە عێراقدا نییە ئەگەر فەراغێک دروست بێ ئەگەر ئەوەی کەوت چونکە فەراغ ئەگەر بگاتە ئەوەی ئیسرائیل و ئەمریکا لە حەشتی شعبی بدەن فەراغی عسکەری ئەمنی دروست دەبێت چونکە کەس بە کەس نابێ و مەحساتی حکوومەت نامێنێت ئەو کاتەیە کە حەقی هەرێمی کوردستانە بیر لەوە بکاتەوە بۆ بەرژەوەندی خۆی لە ڕووی ئەمنیەوە بۆ پاراستنی ئاسایشی خۆی لەو شوێنانە کۆنتترۆلی عسکەری و ئەمنی بگرێتە چی لە جمو جۆڵی حەلبوسی خوێنیتەوە متابعام نەکردە بەڵام حەلبوسی سیاسێکی سەرکەوتوو باش نییە حەلبوسی کێکە لەوانەیە کەوا ڕێگەیاندا دروست بێت و دەرگایان بۆ کردەوەی ئەوە نییە ئەو نەخێر ئەو کاتێشکەوە ویستیان شکاندیان و هیچ کە هات هیچ ئیمتیازێک بۆ سونە نەبوو و کەشکا و ڕۆیشت سونە هیچ پێی تەنگاو نەبوو سونە ئێستا هیچ سەرکردەیەکی نییە کاکە جۆڵەکانیشی هیچی لێشین نابێت لە سەوز ناڵێم هیچی لێشین نایە بەڵام هەرێمی کوردستان سونە بە دوای ئەمانە ناکەوێت کە ئێستا حەزبیان لە نێو سونەشدا هەیە سونەی عەرەب چونکە ئەمانە هەمووی کاریگەری وڵاتان هەر سیاستەکەەوە بوو جاری یەکەم شارەکان و میلەتەکە شارەکان و وێرانکەن میلەتەکە ئاوارە بن دوای ئەمانەکە دێن ئیمتیازی پارە و ئیمتیازی زۆر شتیان دانێ سعودی و ئوردن یەکلایەکەنەوە نازانم بەڵام سعودیە و ئوردن و هیتریش بێلایەن نابن بەرامبەر بە ڕووداوەکانی ناو عێراق چونکە بەرژەوەندیە یان دەکەوێتە خەتەر چونکە ئاسایشیان دەکەوێتە خەتەر باشە تۆ لەو تارێکتا ئەحمەد شەرع جۆلانی با بڵێن ئەشوبهێنی بە عەبدولکەریم قاسم بەڵام بارودۆخی ئەو کاتی عەبدولکەریم قاسم لەگەڵ ئێستا زۆر جیاوازە من مەبەستم تەواو لە هەموو ڕوویەکەوە بەراورد نەبووە عەبدولکەریم قاسم زابەتێکی بە حماس لەگەڵ ئەفسەرانی عێراقی ئەو زوباتی عێراقی ئەم کودەتایان کرد کە جێی پشتیوانی تێکرای حزب و میلەتی عێراق بوون بە کورد و بە عەرەبەوە ئەم کابرایە کە سڵتەی گرتە دەست بچووکترین ڕوانگای بۆ ڕێخستنەوەی عێراق بۆ مامەڵەکردن لەگە کوردستان و هەروەها بۆ دیموکراسی و ڕێگەدان بە حیزبەکانی دیکە نەبوو شەو ڕۆژجا ئەو کات تەلەڤیزیۆنەکانیش عێراق محلی بوون لەگەڵ رادیۆ شەو ڕۆژ خەریکی خێتابدان بوو بە ناوی شعب دەستڕاوەشاندن شەو لە ئۆفیسەکەی لەسەر بەتانی دەنووست ئەگە میوانی هەبان و یەکێک لەوان ئێستا ڤیددیۆیەکەیە بارزای نەمر و مەهداوی و ئەوانەی سەکردەکانی ئەو کاتی عێراقی شوعی و کورد میوانی ئەوەن هەر لە ئۆفیسەکەی زۆر بە سادەی خەریکی دۆڵمە خواردنن ئەمانەی هەبوو سادەیەکی شعبەوی بەڵام دیکتاتۆرێکی زۆر قاسی و دەستڕقش بوو کە سەرنجام سەری خۆشی تیاچوو و دەرگای کودەتای یەک لە دوای کودەتای لە عێراق کردەوە کە تاوەکو 2003 کۆتایی جۆلانیش ئایدۆلۆژیاکەی پێشدانی دیارە ئایدۆلۆژیایی
هی قاعیدەیە هی داعشە بەڵێ ئەڵێ گۆڕانکاریم خەڵکێکە لە ئەسەدی قبول نەکرد چۆن لە بۆ قبوڵەکە گۆڕانکاری بەسەردا هاتووە چەند گۆڕانکاری هاتووە ئەوەنجەی باسی هەموو دەوڵەتان و ناوەندەکانی دیقەتی فکری و شخصینە تا ئێستا دیار نییە جۆلانی لە ئەم قسانەی کە دەیکات و وعدانێکتدا چەند ڕازگۆیە کەی ئەم ڕازگۆیە دەردەکەوێ کە ڕێگە بدات ئەم ئەنجومەنەی کە دادەنیشێ بۆ نووسینی دەستوری سووریا هەموو لایەنەکانی تێدا بن و پێکهاتەکانی سووریا بە کورد و غەیرە کوردەکانەوە بە پێی واقعی سووریا و بە پێی ئەو تاریخەش کە بە تایبەتی کورد لە بزوتنەوەی سیاسی و عسکاریدا هەیەە شوێنی خۆیان بکردن ئەگەر بەرامبەر بەمانە وەستا ئەگەر بەرامبەر بە مافی مرۆڤ وەستا ئەگەر بەرامبەر بە بەشداری ژنان وەستا و ئەگەر کەلیمەی دیموکراسی بەلایەوە مەمنوع بوو کە ئێستا هەر بەزاری دانایێنێ دەبێت چاوەڕێنیشە لەوانەیە زۆر شت وانە بێ وەکو کە ئێستا چاوەڕوان دەکرێت. سوپاس بۆ بەڕێستەر و خادر سەرۆکی ئەنستیتیوتی توێژینەوە گەشە پێدانی کوردستان کە لەگەڵ مابووی زۆر سپاس. سوپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابن.